بازرگانیکردن بە باڵندە و ئاژەڵی کێویەوە کە لە ئێستا لە کوردستانە بەداخەوە بە شێوەیەکی بەرچاو ئەیبینین کە ئەویش هەنێ جار بەهۆی سیستەمی سەرمایه‌داری و یاخود ئەو سیستەمی بازرگانی کە ئێستا ئەکرێ بە شێوازێکی بۆ نمونە چاوچنۆکانە بۆ نمونە بازرگانیەکی زۆر بە ئاژەڵ و باڵندەی کێویەوە ئەکرێ و کوردستانیش بەشێکە لەمە. ئێمە توانین بڵێن بۆ نمونە هەنێ جار ئێمە مناڵەکانمان یاخود گەورەکان لە خۆشەویستیانە بۆ کۆمەڵێک ئاژەڵ بۆ نمونە وەکو سمۆرەیە یان جۆرێکە لە باڵندە پەنابینە بێر کڕینیان و زانیاریمان نییە لەسەر ئەوەی کە چ کاریگەریەک لەسەر ژینگە و سروش دروست ئەکا یاخود چۆن زیان بە ئەو ئاژەڵە ئەگەیەنین بەوەی کە لەناو قەفەسێکا سجن ئەکرێت بۆیە ئێمە توانین ئەوە بڵێن کە ئێمە با بەشدار نەبین لەو بازرگانیکردنە بە ئاژەڵی کێوی لە ڕێگەی ئەوەش سادەترین شت کە بتوانین بیکەین کە ئەوەیە کە نەیان کڕین چکە ئەگەر ئێمە ئاژەڵ و باڵندەی کێوی نەکڕین بۆ شێوەیە بازرگانی پێوە ناکرێت بۆیە ئێمە توانین بڵێن کە بۆ نمونە سمۆرە کە ڕۆڵێکی سەرەکی هەیە لە ڕوانەوەی دارستانەکان و ئەتوانین ناوی بنێن بە جوتیار لە دارستانەکانی کوردستان چکە ئەو ڕۆڵەی کە سمۆرە بە شێوازێکی سروشتی هەیەی لە دارستانەکان ئێمە بە چەندین کەس ناتوانین جێگرەوەی بکەین بە نەکڕینی ئەم جۆرە ئاژەڵانە بێتە هۆی ئەوەی کە بۆ نمونە لە سروشتا ڕێژەکەیان زیاد بکات کە ڕێژەکەی زیادی کرد ئێمە هەر وەکو هەر تاکێک ئەتوانین بە ئاسانی لە سروشتا بیان بینین